یانی سلێمانی لە خولی ناوی کوردستاندا دوای بردنەوەی برینەکانی نەورۆزی هاوشاری زیاتر قوڵتر کردەوە و پلەیەکیش سەرکەوت بۆ پلەی شەشەمی ڕیزبەندی. یاریەکانی هەفتەی دوانزەی خولی نایابیانەکانی کوردستان کۆتایی هاتوو لە یەکێک لە یاریەکانی ئەم هەفتەیەشدا لە شاری سلێمانی و لە یاری دێربیدا یانی سلێمانی بە گۆڵێکی کوشندە برینەکانی نەورۆزی هاوشاری قوڵتر کردەوە. لەگەڵ دەستپێکردنی گێمی یەکەمی یاریەکەدا یاریزانانی هەردوو یانە زیاتر لە ناوەڕاستی یاریگا یاریان دەکرد و هەرچەندە یاریزانانی هەردوو تیپی چەندین جار دەچوونە سەر گۆڵی یەکتری، بەڵام پەلەکردن و بەهێزی دۆچی هەردوو تیپ ڕێگر بوون لەسەر جەمهێرشەکان و دوای دوو خولەک کاتی زیادکراو ئەم گێمە بەبێ گۆڵکۆتایی هات. لەگەڵ دەستپێکردنی گێمی دووەمدا یاریەکە توون و تیژی زیاتری بەخۆیەوە بینی، ناو بژیوانیش ناچار بوو حەوت کارتی زەرد بەرەو ڕووی یاریزانانی هەردوو تیپ بەرز بکاتەوە و بە هەمان شێوەش هێرشەکان زیاتر بوون بۆ سەر گۆڵی یەکتری. بەڵام لەم گێمەدا ئەحمەد سالار کە پاڵەوانی یاریەکەس بوو بووە فریادڕەتی تیپەکەی لە خولەکی هەستا تاکە گۆڵی یاریەکەی تۆمار کرد، هەرچەندە نەورۆزی خاوەن یاریگا هەوڵی زۆریدا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام هیچ سوودێکی نەبوو لە کۆتاییشدا یاریەکە بۆ تاکە گۆڵە دوای 5 خولەکی کاتی زیادکراو بە سوودی یانی سلێمانی کۆتایی هاتوو خۆشی و شادی خستە ناو دڵی هاندەرانی ئامادە بوو یاریەکەوە. ئەحمەد سالار خاوەنی تاکە گۆڵەکە یانەی سلێمانی دوای تەواوبوونی یاریەکە بەم شێوەیە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن وتی بەڵێ نیۆمانەوە بە پشتیوان بەخواکە یەکەم نەبین دووەم بین ئینشاءالله. بۆ خوا زۆر 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 ڕازیم بڵێن ئەمە یاریگای یاری وەرشی نەورۆز لە ساحەی خۆمانان نییە، با بڵێن لە شاری سلێمانیە، بەڵام بەس لە یاریگای خۆیان ئەوان تەمرین و ڕۆژانە لێرە تەمرینەکەن. سوپاس بۆ خواتوانیمان ئەو سێ خاڵە بەدەست، بەس خوا غەڵەت ناکە. ناوبژان وەکو پێویست نەبوو لە چاوم دێربی شاری سلێمانیە، بۆیە ناوبژانێکی باشتر بووە. زۆر سوپاس بوو. لە بەرامبەریشدا سەرپەرشتیاری یانی نەورۆز بەم شێوەیە باز لە ئاس و ئەنجامی یاریەکە دەکات. ئەوان بە گۆڵی بردیانەوە فەرقەکەمان بوو لە شیان ساقی پیرۆزیان سلێمانی بەزیێمە یاریزانەکەمان زۆر باش یاریەکە لیان ڕازی. ئاس یاریەکە باش و دێربی سلێمانی و خەریب و هەرێجار شدڕۆیە بە تایبەتی تیبی بەرامە تیبی سلێمانی معارەزی زۆر حەکەمیانەکە وەکو ستافەکەیان بەزە پیرۆزیانێکە دەستیان خۆش بێ خۆیان نەزان. دوای بردنەوەکەیان یانەی سلێمانی چووە پلەی شەشەمی ڕیزبەندی بە کۆکردنەوەی 18 خاڵ و نەورۆزی خاوەن یاریگاش بە 9 خاڵ هەر لە پلەی 12می ڕیزبەندیدا مایەوە. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.